کێشە ئێمە لەگەڵ قوتابیان ئەوەیەکەوە بەشە زۆر تاقیب دەخۆن ئەوەی کاتی بەعیندا دێ وەختی تاقیکردنەوە لە خەوەڵ ناسێت ئەوەش کە دێتە قوتابخانە زۆربەی زۆریان بە تەلەفۆن بۆ دایک و بابیان دەکەن نەخەوەلیان دەستیان زۆر جار هەیە نیو سەعات لە کاتی خۆی تاقیدە دەی بچین لە ماڵ بهین بۆ قوتابخانە و داواکارین لە دایک و بابی قوتابیان داوای لێ دەکەین کەوە موبایل و فەیسبوک و هەروە یاری پۆبجێ و شتانیان پێ قەدەغە بکەن بۆ ئەوەی زۆرترین تەرکیزی خۆیان بەیانە سەر خوێندن. خۆی بەشێکی ئەم پرۆسەی لە ئەستۆی دایک و باوکاندایە، بەڵام ئەوان کە زۆر گلەی لە مامۆستای دەکەن دەبی زۆر بەشیان گلەی لە خۆیان بکەن. زۆربەی دایک و باوکان ئەوها لێ ڕاهاتوونە بەیانیان منداڵەکەیان بە تەواوی ئەوە دەکەن ڕێکپێک دەکەن دەینێنە قوتابخانە، تەواو لە کۆڵیان دەکەنەوە، یعنی کە نیوڕان دێتەوە نەپێی دەڵێ چت خوێندووە چت نەخوێندووە نە یارمەتی دەدا، هیچ هەمووی دەیکاتە ئەستۆی مامۆستای. ئەوە نابێ ئەسڵەن زۆربەی دایک و باوکەیە کە دێتە قوتابخانە نازانێ منداڵەکەی پۆلی چەندە، داوای لێ دەکەین دەڵێن پۆلی چەندە، دەڵێ وەڵا نازانم 3 4 2 ئەوە کەی یعنی کەی یارمەتیدانی مامۆستایە. بەخۆی مامۆستاش زۆربەی مەعاناتی هەیە، خاستن لەو 4 ساڵی کە ڕابردوو مەعاناتەشی زۆری هەبوو. ئەگەر تۆش یارمەتی نەدەی تۆش هاوکاری مامۆستای نەکەی، یعنی منداڵەکە لە جێ خۆی دەمێنێتەوە. یەکەمین چشت مامۆستایەکان دەبی زەمیری خۆیان مرتاحکەن بەرامبەر بە قوتابیان خۆشەویستەکان. دووەمینیان ئەو قوتابخانە ئاهلیانەی کە کرایتەوە تەئسیری هەبووە بەرامبەر قوتابیا حکومیەکان. بەڕاستی مەزموعە تەڵەبەیەک هەیە، یعنی خەرکێک هەیە هەژارە، یعنی نەدارە، دەبینی لە ماڵەوە کێشەی هەیە، بۆی ناخێنرێ باش بۆی وەرناژیرێ بۆی ساب ناکرێ. ئەگەر بێت و مامۆستایەکان یارمەتیان بدەن و تۆ یعنی یارمەتیان بدەن و خاتیان بگرن ساقیتیان نەکەن، ئەوە کارێکی مرۆڤایەتیە و هەم خێرە و هەم ینی پاداشی دنیا و قیامەتیان لەسەر دەبێت.